هاوارم دەکرد وا کوڕەکەم وتیان کوڕەکە لە نەخۆشخانەی فریاکەوتنە وتیان کە کوڕەکەی ئێوە مردووە لە تابوودا نەبوو. تەلسکۆف یەکێکە لەو ناوچانی کە زۆربەی هەرە زۆری دانیشتوانی لە پێکاتەی کریستیان و ئێزیدی پێکاتون. ئەم دەڤەرە لە سەرەتای هاتنی داعش بۆ مووسڵ و دەوروبەری هەوری ڕەچی داگیرکاریەکانی داعش باڵی بەسەر ئاسمانی ڕوونی ئەم ناوچەیە و تەواوی ناوچەکانی دیکەی دەشتی نینەوا کێشا. بە جۆرێک بە هەزاران خێزان لە پێکاتە جیاوازەکانی ئەم دەڤەرە ئاوارە بوون و بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ ماڵ و حاڵی بەشێکی زۆر لە خەڵکی ببوونە مۆڵگە و حەشارگەی چەکدارانی داعش توانی لە سەرەتای مانگی 8 ساڵی 2004 تەلسکۆف داگیر بکات و بۆ ماوەی 10 ڕۆژ لە گوندەکە بمێنێتەوە. دواتر هێزەکانی پێشمەرگە توانیان کۆنتڕۆڵی گوندەکە بکەنەوە و لە ژێر چنجی داعش دەریبێنن. بۆ ماوەی 2 ساڵ هێزی پێشمەرگە توانی چەپەرەکانی بپارێزێت و لە 20 دەی 2016 لە ئۆپراسیۆنێکی فراواندا توانی تەواوی ئەم ناوچانی لە دەشتی نینەوە کە کەوتبوو لە ژێر کۆنتڕۆڵی داعش ڕزگار بکاتەوە و هەموو ئەو ناوچانی کە بەشێک بن لە خاچی کوردستان ئازاد بکاتەوە. ئێستا کە نزیکەی ساڵێک دەبێت ئەم دەڤەرانە ئازاد کراونەتەوە بەشێک لە خەڵکی ناوچەکە گەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و دووبارە ژیانێکی نوێیان دەست پێ کردوتەوە. هەر ناوچەیەک کە داعش داگیری کردووە کەوتۆتە بەر شاڵاوی وێرانکردن و بۆمڕێژکردنی تەواوی شوێنەکان. لە دوای گەڕانەوەی بەشێک لە خەڵکی ناوچەکە ئەم خێزانش گەڕاونەتەوە و بەکاری جوتیاریەوە خەریک بوون. بەڵام لە یەکێک لە زەویە کشتوکاڵیەکانی تەلسکۆف لە کاتی چێڵانی زەویەکەیاندا منداڵێکیان بەهۆی بۆمبە چەندراوەکانەوە لە زەویە دوورە دەستەکە گیان لەدەست دەدات. ئەم ژن و پیاوە سرکە ساتی ڕووداوەکە بۆ بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ دەجێڕنەوە. أول مرة نزعنا رحنا العقرة. لسرتای ئاوارەبوونمان چوین بۆ ئاکرێ 2 مانگ لەوێدا ماینەوە. پاشان هاتین بۆ ئەڵقوش. لەو کاتەی کە هاتینەوە بۆ ئەڵقوش بۆ ماوەیەک ژیانمان بەسەر برد. دوای ماوەیەک پێشمەرگە کە ناوچەکانمانیان ئازاد کردبەوە ئێمەش کە زانیمان ڕەوشەکە ئارامە گەڕانەوە ناوچەکەمان و دەستمان کرد بە کاری ئاسایی خۆمان و وەکو جوتیاری. داعشەکان لەو ساتەی کە ناوچەکەمان بوون لە زەویەکانمان بۆمیان چێند بوو. ئێمەش پێمان نەتەزانی. کوڕەکەم لە کاری چێڵان بوو بە تراکتۆر بۆمبێک پێیدا تەقیەوە دواتر من هەڵم گرتەوە و گەیانمە ئەمبوڵانس و لەگەڵ پێشمەرگەکان بردمان بۆ دهۆک تاوەکو ڕزگاری بکەین. کەسمان هەستمان پێ نەکرد بوو کە لەژێر تراکتۆرەکە بۆمبەکەی پێدا تەقیەوە بە ئامێری هەڵکۆنەکەەوە تەقیەوە لە دواوەی. کاتێک هەواڵەکەم بیست نازام لە ڕووی دەرونیە چیم بەسەر هات. ئێمە وەکو ڕۆژانی ئاسایی لە خەو هەستان و ئیشوکارەکانی ماڵەمان کرد. کچەکەشم لە ئەلقوش دەیخن. ئۆتۆمبیلەکە هاتە دوای و بردی بۆ قوتابخانە. کوڕەکەشم وتی دایکە من نیوەڕۆ نایەمەوە تاکوی ئێوارە. منیش وتم زۆر باشە. دوای چارەکە سەعاتێ باوکی هاواڵی پێدام و وتی کە کوڕەکەت نەماوە مردووە. لە بیرما ئەو ڕۆژە براکەشم لە ماڵمان بوو. هەرکە باوکی هەواڵەکەی پێدەم نەمانزانی من و خاڵی چ بکەین لەو کاتەدا. ڕاستەخۆ سەرکەوتین. وتمان برداوەتە نەخۆشخانە بابچی سەردانێکی وکەین. چوینە ئەوێدیان و برداوەتە نەخۆشخانەیەکی دیکە. دواتر وتیان بردوانێتە نەخۆشخانەی فریاکەوتن. ئێتر چوینە نەخۆشخانەی فریاکەوتن بۆ کە بیبینم. لەوێشدا پرسیارمان کرد. ئەو کات کۆمەڵە پێشمەرگە لێ بوو. پێشمەرگەکان بامبلاس بردبوویان و هاوکاریان کردبوو. ئیتر پرسیارم کرد کوا کوڕەکەم. هەر هاوارم دەکرد کوا کوڕەکەم. وتیان کوڕەکە لە نەخۆشخانەی فریاکەوتنە. دواتر پزیشکەکان هاتنە دەرەوتیان کەوە کوڕەکەتان وتیان کە کوڕەکەی ئێوە مردووە لە تابوودا نەبوو. من بە داعشەکان دەڵم خواخێ لە خۆتان نەبینن. چیان پێ بڵم؟ خوا دەست بە باڵای پێشمەرگەکانەوە بگرێت. ئەوان ئێستا ئاگیان لە گوندەکەمانە و بە تەواتی دەیپارێزن. هەموو ڕۆژێک و هەموو ساعتێک و هەموو خولێکی بیری منداڵەکەم دەکەم. ئێستا کە باسی ڕووداوە دەکەم من لە ناخەوە سوتاوم. خوا خێر لە خۆیان نەبینن. هەرچی ناخۆشیە بەسەریان هێنای. منداڵەکەم هەموو ساڵە لەگە باوکی دەڕۆی بۆ کاری کشت و کاڵ.
ئێستا تەواوی گوندەکانی دەوروبەری تەلسکۆف بەهۆی وێرانبوون و داڕمانیان خەڵکی ناوچەکە ناتوانن تێیدا بژین. هەر بۆیە بەشێک لە دانیشتوانی بەتنایە و دەوروبەری گوندەکانی ناوچەکە لە تەلسکۆف ژیان لەسەر دەبەن و لەوێدا بە ئومێدی زوو چاکبوونەوەی ماڵ و حاڵیان ڕۆژبەڕە دەکەن. ئەم پیاوە لە ساڵانی هەفتاکانی سەری ڕابردووەوە لە گوندی بەتنایە ژیانی بەسەر بردووە. ئەو سەربردووی سەرەتای هاتنیان بۆ ناوچەکە و مانەوەیان و دەربەدەربوونیان دەجێڕێتەوە. كنا ساكنين في باطناية قريتنا اللي هسه حاليا منكوبة. ئێمە پێشتر لە بەتنایە دادەنیشتین لە گوندەکەمان ئەوەی ئێستا چۆڵ کراوە. کاتێک کە گوێمان لێبوو داعش دەیەوێت بێت و گوندەکەمان داگیر بکات، ئێمە هەڵاتین بەبێ هیچ شتێک. ڕۆیشتین بۆ ئاکرێ لەوێ ماینەوە. پاشان چوون بۆ شیوز. دواتر لەوێشەوە هاتینەوە بۆ ئەلقوش. لەم هاتوو چوونەماندا زۆر ماندوو بووین، زۆر ئازارمان چەشت و لە ڕووی مادیەوە ڕەوشمان زۆر خراپ بوو، بێتاقەت ببووین. دوای ئازادکردنەوەی ناوچەکەمان هاتینەوە بۆ تلسکۆف. ئێمە لە پێشتردا جوتیاریمان دەکرد و کاری کشتتوکاڵیمان دەکرد. ئەوەی ئۆتۆمبیلی هەبا بە ئۆتۆمبیلەکەی کاری دەکرد، ئەوەی جوتیار بە خەریکی جوتیاری دەبوو لەسەری دەژیا. بە گوێرەی ڕەوشەکە دەژیاین. ئێستا زەوی کشتتوکاڵەکانمان کە نزیکەی 17,000 دۆنم دەبێت، ئەوە بۆ ماوەی 3 ساڵ دەچێت کە جوتیاریمان تێدا نەکردو و ئێستا داومانە بەو کەسانێک کە کاری پشکنینمان بۆ دەکەن. چونکە زۆربەی زۆری زەویەکانمان بۆم ڕێژکراوە. ئێمە پێشتر لەگەڵ عەرەبەکان لە دەڤەرەکەدا دەژیاین. دەیانزانی کە ئێمە لە یانگری کوردەکان دەکەین و بۆیە بە تەواوی زەوی وزار و ماڵەکانی ئێمەیان بۆم ڕێژ کردووە. ئێمە لە ڕووی مادیەوە زۆر زەرمەند بووین، بەڵام لە ڕووی گیانیەوە زەرمەند دەبووین و تا ڕادەیەکی وەزعمان باشە، چونکە ئێمە کە داعش هاتڕامان کرد، بەڵام لەباری سامانەوە زۆر زەرمەندین. داعش و عەرەبەکان کە هاتن هەموو ماڵ و حاڵی ئێمەیان داگیر کرد و وێرانیان کرد. خەڵکی ناوچەکە ئەگەر نۆژەنکردنەوە هەبێت و ئارامی بەو شێوەی کە ئێستا هەیە و پێشمەرگە پارێزگاری لێ بکات، ئەوە زۆربەی زۆریان دەگەڕێنەوە. ئەگەر کوردەکان لە سنوورەکەمان نەبن و پارێزگاریمان لێ نەکەن، ئەوە یەک کەسیش ئامادە نییە جارێکی تر بگەڕێتەوە. تیمی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ بۆ بەسەرکردنەوەی ماڵەکەی لە تەلسکۆفەوە بەرەو بەتنایە بڕێ دەکەین. بەدەم بینینی ڕێگاوبانەکان پێدەچێت هەزاران بیرەوەری بەخێڵدا دووسەر بکەن. بال75 نزلنا من كردستان. لە ساڵی 75ەوە کاتێک سوپای ئەو کاتی عێراق لە ناوچەکانمان کشانەوە و ئێمەش لە کوردستانەوە جارێکتر گەڕاینەوە بۆ ناوچەکانمان، من ئەو کات خانووەم بینا کرد و دروستم کرد و تەواوم کرد و لە ناوی دانیشتم تاک و داعشات بۆ ناوچەکەم. هەر لێرە ژیانم گوزەراندووە لە 75ەوە تاکو و هاتنی داعش. ئێستاش کە دەبینن هەموو شتێکیان تێکداوە و هەموو شتێکیان بردووە و تەنانە دوایەر و فێنکەرەوە و هەموو کەلوپەلی ماڵەکەمیان بردووە. ئەمە ژووری تایبەتی خۆم بوو، بەڵام بەداخەوە وێرانیان کردووە. هەموو شتێکیان بردووە و بەتاڵیان کردووە. ئەم ژوورانەی تریش دوو میوانخانە بوون و ئەمانەی دیکە ژووری کوڕکچەکانم بوون. ماڵەکەم پڕ بوو لە کەلوپەل کاتێک هەڵاتین، هیچ شتێکمان نەبرد. کە هاتیشمەوە بینیم یەک شتی تێدا نەماوە و هەموویان بردووە.
هاوارم دەکرد وا کوڕەکەم وتیان کوڕەکە لە نەخۆشخانەی فریاکەوتنە وتیان کە کوڕەکەی ئێوە مردووە لە تابوودا نەبوو. داعشەکان لەگەڵ هێرشکردنیان بۆ هەردەفەرێک تەواوی شوێنە پیرۆز و گرنگەکانی ناوچەکەیان لەناو دەبرد. لەم شوێنەش لەگەڵ هاتنیان بۆ تلسخۆف کلێساکان و تەواوی پەیکەرەکانی ماڵ و شوێنەکانیان داڕووماند و وێرانیان کرد. ئێستاش ئەوەی دەبینرێت کارکردنە بۆ دووبارە نۆژەنکردنەوەی کلێسا و شوێنەکان. بەدەمگەڕان بە ناوچەکەدا بەرەو ماڵی ئافرەتێک دەچین کە وێرانکاریەکانی داعشمان بۆ دەژێڕێتەوە کە چۆن دەستیان لە هیچ شتێک نەپاراستووە. والله قالوا اجوا داعش احنا كنا بالبيت غير زوجي ما اراد يعني نطلع. کاتێک گوتیان داعش هات بۆ گوندەکەمان ئێمە لە ماڵەوە بووین. پیاوەکەم ئامادە نەبوو ماڵەوە بەجێ بهێڵێت. من و کوڕ و کچوبووکەکانم چوین بۆ دەرەوە و سەیری دەرەوەمان کرد تاوەکو لە ڕێگەی ئۆتۆمبیلەکەەوە بڕۆین و خۆمان ڕزگار بکەین. چوین بۆ دوهۆک. خدا کوردەکان بپارێزێت کە پارێزگاریان لێکردین و لە لای خۆیان جێگەیان کردینەوە. ئێمە بۆ ماوەیەم چەند ساڵە لە دۆهۆک ماینەوە و لەوێدا ژیانمان بەسەر برد. ئێمە ترسمان لە داعش هەبوو دەیان گوت بچین بۆ هەر شوێنێک ئەوە کچ و ژن و پارە و سامانەکانیان دەبەن. بۆیە لە سەرەتادا من کچەکەم نارد تا ڕزگاری بێت. ئەم خاچەی ملیشم پێیدا چونکە دەیان گوت پارە و سامان دەبەن. من لێرەدا مامەوە و لە شەودا ڕۆیشتین. پیاوەکەم دەیگوت شوێنەکەمان چۆڵ ناکەین. با لێرە بمێنینەوە. وابوو من کە ڕۆیشتم پیاوەکەم لەگەڵ پێشمەرگەکان لێرەدا مایەوە تا بەرگری لە ناوچەکەمان بکات. من زۆر لە خەمی قارەمانەکان بووم کە بۆ پارێزگاریکردن لە ئێمە لێرەدا دەجەنگان چونکە داعشەکان نە دین و نە مرۆڤایەتیان نەدەزانی. ئێمەیان دەبرد و ئاوارەیان دەکرد بەبێ هیچ تاوانێک. مەسیحیەکان و پێکاتەکانی دیکەی کوردستان هەمومان زەرمەند بووین لە دەست داعش. تاوانیان بەرابەر ئەنجام داین. کلێسا و شوێنەکان و پەیکەرە پیرۆزەکانی ئێمە هەموو پیرۆزیەکانیان وێران کردین و شکاندیان. تەنانەت ماڵەکانیشیان وێران کرد و هیچیان تێدا نەهێشت. ئەوە نەک هەر لە ماڵەکەی من بەڵکو ماڵی هەموو خەڵکەکە بە هەمان شێوەیە. سیر بکەن پەیکەری لەم شێوازیان لە ماڵەکان شکاندووە. خدا پشتیان بشکێنێت. من هیچ لیان ناترسم. ئەگەر ئێستا بمبینی ترسم لیان نییە. خەڵکی کوردستان کەسانی چاک و مرۆڤ دۆستن. هەر هەمویان لەسەر سەرم و لەسەر چاوم هەڵدەگرم. هەمویانم خۆش دەوێت. مەسعود بارزانی لەسەر سەرمان باوشی لە ئێمە کردەوە و پێمانیان گوت کە ئێمە ئاوارە نین و خاکی کوردستان هەموو شوێنێکی ماڵی ئێمەیە. جموزۆڵی نۆژەنکردنەوە و کارکردن بۆ دووبارە گەڕانەوە بۆ دۆخی جاران لە هەموو لایەکی گوندەکە بەدی دەکرێت. ئێستا بەشێک لە هاوڵاتیان گەڕاونەتەوە ناوچەکانیان و دووبارە ژیان دەستی پێکردوتەوە و هەفتانە بڕی بەشە خۆراکی خۆیان لە ڕێکخرا و شوێنە ئیداریەکانی گوندەکە وەردەگرن. بەشێک لە کاسبکاران گەڕاونەتەوە بۆ سەر کاروباری پێشوو خۆیان. ئەم خێزانە کە دوکاندارن بەدەم جێڕانەوەی چرکە ساتی لە دەستدانی ناوچەکەیان بەر لە 2 ساڵ ڕەوشی ئێستای ئەمنی و ئاوەدانی ناوچەکە بۆ بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ دەچێڕنەوە. هەجرنا إلى إقليم كردستان. ئەم کۆچبەری هەرێما کوردستانê بوون و mêvandariya me kirin û bi alîkariya me kirin bi alîkariya û bi saya Cenabê Serok Barzanî gelek alîkarî pêşkêşî me kirin wek Kristyanên deşta neynewa. Bi rastî gelek alîkariya me kirin û di hemî waran de xizmeta me kirin cihê manê, keresteyên xwarinê û hemû pêdiviyên jiyanê dan me. Li vir em spasiya hêzên pêşmerge yên pêlewan dikin û Xwedê ji şehîdên pêşmerge xweş bi yên ku navçeyên me li deşta neynewa kontrol kirin. Her wiha em spasiya Cenabê Serok Barzanî dikin ji ber wan alîkariyên ku pêşkêşî me kir wek Kristyan û ji bo gundê me pêşkêş kir wek Kristyanên deşta neynewa wek kêmîneyên wan navçeyan ji ber ku wan aramî ji ber anîn. Hêzên pêşmerge piştevaniya me parastina me kirin. Cenabê Serok parastina me kir ne kesekî din. Ez vê bi rastî ji tar dibêjim. Em bin ketin me gelek ziyan dîtin li ser destê Daişê. Ez yek ji wan kesam gom dukana me wêran bû.
ماڵا مویران بوو چەکدارێن داعشێ ماڵا من تاڵانکردن گەلێک تشتێمە دزین گەلێک زیان بکردن و خودێ قەرەبوویە بدە ئەو تشتێک ها سەرمژی ئەو زیانێک گوڵم بوون هەموو بەلا قوربانی شەهیدی پێشمەرگە بن و سپاسیا خودێ دەکەم گوڤام دووبارە ڤەگەریانە و مە ناوچەی خۆجاردی ئاواکردن و ماڵی ئاواکردن بە خێرا خوێرخوازان بە خێرا جەنابێ سەرۆک گوتجاری دەژمە بەرنادە و هەموواراندا ئالیکاریان کرد و ئەم پشتەوانیا وان خێرخوازان دەکەن ئەوێک و ئالیان مەکردن و دەستێ خێرێژ مەردرێژکردن ji bo avakirina gundên xristiyanan. سپاس ji bo Xwedê Daeş gelekî li Tulûsqefê nema tenê nêzîkî 10 rojan man ewek jî bi alîkariya hêzên pêşmerge û Serok Mesûd Barzanî ku em rizgar kirin Kurdistan jî me hewand û me hest nekir ku em biyanîne gava em derketin Kurd me parastin alîkariya me dikirin cîran û kesên derdora me hêz didane me digotin me wê ev roj derbas bibin me jî rojên wilo dijwar dîtine me bawer nedikir wê rew wisa bê me nedizanî Daeş çi ye destpêka em derketin em gelek digiriyan û me digot qey wê çend rojin û em ê vegerin helwestekî gelekî zehmet bû û nûbû lê hêdî em fêrî rewşa xwe ya nûbûn spas ji bo Xwedê ya herî giring ew e em tev bi silametî derketin cîranên me mirovên me gundiyên me kesên li derdora me tev bi silametî derketin erê dizî çêbû zehmetî çêbû lê em tev bi silametî reviyan û ji gund derketin ji aliyê cesteyî ve tu ziyana kulo li me nebû lê dirûniya me destpêkê de gelekî têk çû em digiriyan lê yên li derdora me berdewam hêz didane me semağ didane me digotine me wê derbas bibe wê ev rojê nexweş derbas bibin bi rastî Herêma Kurdistanê jî kêmanî bi me re nekir alîkarî pêşkêşî me dikirin alîkariyên pêwîst berdewam didane me spas ji bo Xwedê ew roj çûn Xwedê heskê wê dubare nebin Xwedê heskê bi alîkariya Herêma Kurdistanê û Serok Barzanî em ê rojên wisa dijwar û nexweş careke din nebînin spas ji bo Xwedê em niha vegeriyan e înî dema em vegeriyan em ditirsiyan lê di destpêkê de birayê me alîkariya me kir ew yekem kes bû vegera gund piştre birakî min jî vegeriya û gotine me rewş baş e piştre ez û malbata xwe û xwişkeke xwe jî em vegeriyan em kêfxweş bûn erê rewş hinkî zehmet bû kehrebe nebû av nebû hinekî rewş me tirsîdar bû lê dilê me rehet bû em kêfxweş bûn ji ber ku em vegerane erda xwe mala xwe gundê xwe dilê me hedar bû cîranên me ji me dipirsîn ji dihokê ji derdora me ji me dipirsîn rewş çawa ye hûn çawa dixewin me digot na rewş baş e aram bûye hûn jî vegerin spas ji bo Xwedê mehan da xelkê jî xelkê gund jî ku careke dî vegerin me digot ewa teva werin rewş xweş e hêdî xelk divegeriyan destpêkê de 10 mal 40 mal 50 mal ta gihişt vê dawiyê nêzîkî ta 900 malbatî vegeriyan û niha rewşa me baş e û va ez li gundim û rewşa me baş derbas dibe va niha li cihê xwe ne rewş derbas dibe spas ji bo Xwedê ew roj çûn İnşallah Xwedê heskê dubare nabin rewşa me niha baş e Bira ew kesên ku çûn dervey welat ew çûn û yên ku mişext bûn ew li malê xwe vegeriyan û ê ku niha li vê derê vegeriyan e tên dukana min tiştê xwe dikirin ez jî keresteyên dukana xweş teleskop yan jî ji elqoş yan jî ji dihokê tînim û ew kesên ku vegeriyan e navçeyê em hev re dijîn guhdin hev û ew kesê ku çûn jî Xwedê wan re bi wê jiyan berdewam bibe tu guhertin çê nebûye û divê jiyan berdewam bi هێزی پێشمەرگە بە قوربانیدانێکی زۆر ئەم ناوچانەی ئازاد کردوتەوە و هەوڵی پاراستنیان دەدا ئێستا لە تەواوی سنوورەکانی دەڤەرەکە هێزی پێشمەرگە پارێزگاری لە خەڵکی ناوچەکە دەکات دەچین بۆ لای فەرماندەیەکی پێشمەرگە لە ناوچەکە داوەکو بزانین ئەم ناوچانە چۆن ئازاد کراونەتەوە و ئێستا ڕەوشی ناوچەکە لە چ بارودۆخێکدایە بە حقیقەت ئەمە وەکو پێشمەرگە ئەمە لە بۆ تلسکۆف ئازادکردنی تلسکۆف ساڵی 2014 لە هەژدەی مانگی هەشت بڵێن ئەو مانگی کە ئێستا تێداینە هەژدەی هەشت ئەمە هاتین بۆ تلسکۆف پاش فترێکی کەم یعنی توانیمان تلسکۆف ئازاد بین لە دەستی داعش پاشان بۆ مەدێکی زۆر بڵێن 2 ساڵی تێپەڕان
حتا ئەو خەڵکە دڵنیا بوو کە لە ڕەوشێکی ئارامدانە و پێشمەرگە لێرە بەرگی لەوان دەکەت و هەژدا تا 28 شەیدماندا لەسەر تلسکۆف بۆ هەندێکە ئەو خەڵکی بپارێزین و سادرەکانی خۆمان خەڵکەکەش دڵنیا بوو کە پێشمەرگە بەڵێ ڕاستە بۆ دیفاکردنیوان هاتیە و دەتوانیش دڵنیان بدەنێ کە ژیان و ماڵیان پارێزراو دەبێت پاشکی ئازادکردنی باتنایە بڵێن لە 2016 کە ئەمە گەشتینە باتنای خەڵکەکە پتر دڵنیا بوو کە ئارامیەکی باش پێوە دیار بوو خەڵک ڕوویدا تلسکۆفاوانەی کرد کە بگەڕێتەوە ئێستا بڵێن لە 700 تا 800 ماڵی گەڕایتەوە بۆ ناو تلسکۆف باتنایش ئێستا خەریکی ئاوادانکردنەوەە لیژنێک دروستکرا لە برادرانی مەسیحی کە دەست بە ئاوادانکردنی بکە لە ناو باتنایە بەس هێشتا بۆ ناو باتنایە 195 خراپاتە وەکو پێشمەرگەمە دیفاع لێ دەکەین بەس وەکو گەڕانەوە مشکلەی گەڕاوەنەوە نەک لە بێئەمنیەتی منتەقەیە لە هەندێک ئەو گوندەکان هێشتا بە تەواوی لە بڵێن خراپاتە تا چانەکەنەوە نەتوان بگەڕێنەوە بڵێن باتنایە نەک بڵێن لە ترسان خوددا نەخواستە مشکلەکە تەنها جێی سەکەنیان بڵێن 195 خراپاتە تا ئەو خانیانە چانە بنەوە ئێستا تلسکۆف بڵێن بڵێن خەڵکەکە بە زۆری گەڕایتەوە ئەوی نەگەڕایتەوە ماڵی لێرەنیە لە دەرەوەی وڵاتە ئەوی لێرە هەموو گەڕایتەوە وەکو بڵێن 800 ماڵ ئێستا سابت بووینە لە ناو تلسکۆف لە گوندی بڵێن باقوفاش هەتا 30 ماڵێک گەڕایتەوە باقوفاش ئەمە دڵنیایان دەدەین کە هەتا تلۆپە خوێنمان لە لەشدامابی دیفاعیان لێ دەکەین و دیفاعشمان لێ کردووە هیچ منەتیشی تێدانە کە دیفاع بکەین چونکە خەڵکی خۆمانە ئەوی کە لە کوردستان بڵێن کوردستانینە ئەمە حاضرین خوێنی خۆمان بەخت بکەین چۆن بەختمان کردووە بڵێن لە تلسکۆف گوتم 28 شەیدمان داوە هەربەر لە پێناوی ئەو خەڵکێک کە لە ماڵ و حاڵی خوان ئێمن بن و دڵنیایشان دەدەین بە ئەزنی خۆی شەڕ دووبارە نابیتەوە گەشت بیت وەکو جاران بەرگریان لێ دەکەین و سەر و ماڵیشیان پارێزراو دەبێت ئەم دەڤەرە یەکێکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و خەڵکی ناوچەکەش تێڕوانینی تایبەتیان هەیە بەرامبەربوونی هێزی پێشمەرگە و پرۆسەی سربەخۆبوونی کوردستان لە ڕێگای بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگەوە هەوڵ دەدەن دەنگ و پایانی خۆیان بگێنن وراح ننتخب وكل شخص اللي ما ينتخب كردستان غلط في غلط وشخص ضد كردستان اللي ما ينتخب كردستان واحنا رغبتنا كلها كردستان وعائلتنا كلها واهل القريه بال180 كلها مع كردستان. ان شاء الله يصير الاستفتاء وكل احنا نعيش المسلمين والمسيحيين سوا ان شاء الله. كردستان كلها جميع وهي الاستفتاء وهم زايد. بس نريد استفتاء وناس تعيش بامان. ريفراندوم بۆ هەندێکە لە بن زوڵم و زۆرداری دەربچین ئێستا ریفراندۆم دەکرای لە 25 ئیشەڵا بەزنی خوای گەورە پشتیوان دەبیت و ملەتیمە یەکدەنگ دەبیت.